ئەمە تقریبا ساعت سێ بربەیانی ئەوڕۆ ئاگدار کردێنەوە و چاری سێ ئاگدار کرێنەوە کە ڕووداوێکی ئاگر هەیە لە ناو بازاری سۆران پاش ئەوەی کە تیمەکانی بەرگری شارستانی سۆران چوونە شوێنە ڕووداوا دیارەکە کەسێک هەستایە بە سوتاندنی دوکانی خۆیان چێشتەخانەیەک و کەبابخانەیەک لە ناو بازار ئاریشێک هەبووە لەگەڵ ئەو ئیشی لەوێ دەکاتن پاش ئەوەی کە تیمەکانیان گەشتنەوێ دێ هەولیاندا کە بکوژێنەوە بەڵام کابرا خوددانی دوکانی ڕێگر بووە لە تیمەکانی بەرگری شارستانی کە ڕێگەیان نەدا کە هەوڵ بدەم بکوژێنە بەڵام سەرارەی ئەوەی کە ڕێگریش بووە بە تیمەکانمان هەستان بە کوژانەوەی ئاگر ئەو کابرایان دەستگیر کرد و تەسلیمی هێزەکانی فریاکەوتنی سۆران کرد.